ژمارەیەک لە پارێزەرانی کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان ڕای دەگەێنن لە میانەی بانگەشەی هەڵبژاردننی چەند ڕۆژی ڕابردوو تێبینیان کردووە کە لایەنەکانی دەسەڵات لە دوای ئەوەی ڕێگای ساختەکاریان لێگیراوە پەنایان بردوۆتە بەر چەند ڕێگایەکی نایاسایی و نائەخلاقی و دروستکردنی فشاری دەرونی لەسەر دەنگدەرانی هەرێمی کوردستان. بە شێوازی خۆبەخش ئەمەدا کۆکی لە هاوڵاتیان دەکەین دەنگدەران دەکەین ئەوەی تایبەتمەندە بە هەڵبژاردن نەک ئەوەی شتی کەسیە خالی هەرە گرنگ ئەوەیە ئێمە تەنها سکاڵەکانیان ناگەینە دادگاکانی هەرێمی کوردستان بەڵکو دەیگەینینە مەحاکمی بەغدا بەهۆی ئەوەی کە هەیئەی دادوەری سەرپەرشتیاری هەڵبژاردن ئێستا لە بەغدا نەک لە هەرێمی کوردستانە بەداخەوە ماوەی 2 ساڵە تقریبان شەرعیەت لە هەرێمی کوردستان لەژێر پرسیارە چاودێری پەرلەمانی نییە و حکوومەتێک کاربەڕێکەر هەیە ئیشەکان دەکەوەکو حکوومەتێکی کامل سەلاحیات بۆیە ئێمە لێرە ئەم مبادرەیەمان پێشکەشە هاوڵاتیان هەرێمی کوردستان کردیە و هیوادارین هەڵبژاردنێکی باش و پاک و یاسایی بەڕێوە بچێ. کاندیدێکی کۆمەڵی دادگەریش دەڵێت کاتی ئەوەیە دەنگدەران هێزێکی پاک و ڕاست هەڵبژێرن بۆ ئەوەی ژیانیان خۆش بێت و دەسەڵاتداران لە گەندەڵی ڕابگرین. داواکارم خەڵکی هەرێمی کوردستان تۆڵە لە گەندەڵکارانی 32 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستان بکەنەوە ڕۆژی 20 دەبچنە سەر سندوقەکان دەنگ بە پاڵێوراوەکانی لیستی 147 کۆمەڵی دادگەری بدەن بۆی بتوان ئێمە ئەو دەسەڵاتە گەندەڵ و زوڵمکارە ستەمکارە بتوانین ڕایان بگرین لەو زوڵم و زۆردارێکە لە 32 ساڵی ڕابردوو لە خەڵکی هەرێمی کوردستانیان کردووە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان شایەنی ژیانێکی شایستەن بۆی هیچی تر سەرمانگدانەیە بە 2 مانگ و 3 مانگ موچەوەر نەگرن کەچی هەر چاوەڕێ حکومەتی هەرێم من ئەویش موچە بێتن لای خۆیگری داتەوە نەیداتە خەڵکی هەرێمی کوردستان. هەموو لایەک دڵنیا دەکەینەوە کە کۆمیسیۆن ڕێگەی زۆر تۆکمە و بەهێزی داناوە. لە ڕۆژانی ڕابردوو کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق دڵنیایی لەوەدا کە دەنجی هیچ کەسێک ئاشکرا نابێت و تیمێکی پارێزەرانیش لە بەردەم دادگای هەولێر ئامادەی خۆیان دەربڕی لە هەر چوار بازنەکەی کوردستان بە خۆبەخشی بەرگی لە هەر کەسێک بکەن کە دەسەڵاتداران فشاریان لەسەر دروست بکەن و بەپێی تایبەتمەندی یاسایی دۆسیەکانیان بۆ ببەنە دادگاکانی بەغداد. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.